کوڕێکی ڕانان و خوێندنەوە بۆ ڕۆمانی گاردینیا گوڵی خۆشەویستی لە شاری کەرکووکی خۆشەویست سازکرا. لە درێژەی کۆڕە هەفتانەیەکانیدا لە شاری کەرکووک کتێبخانەی کارێز کۆڕێکی ڕێخست بۆ ڕۆمانی گاردینیا گوڵی خۆشەویستی. کۆڕەکە بە ئامادەبوونی ژمارەیەک لە ڕۆشنبیرانی شاری کەرکووک بەڕێوەچوو. خوێندنەوە بۆ ڕۆمانەکە لەلایەن عادل عومەر شارەزای بواری ئەدەب و وێژەی کوردی کرا. ڕۆمانەکەش لە نووسینی بێباک حسێنە. ڕووداوەکانی ڕۆمانەکە جێژوانێکی زیندوی ستاتیکی بە دەوری ژیانی ناوچەی داقوق لە پارێزگای کەرکووک کێشاوە و پاڵەوانەکانی ڕۆمانەکەش نوێنەرەتی فەلسەفەی ئاینی یارسانەکەن، چەند لایەن و ڕەهەندێکی ڕۆحی و مرۆڤپەروەری ئەو ئاینە دەخەنەڕ. کتێبخانەی کارێز بەڕاستی هەر قۆرغ نەکراوە بۆ نووسەرە ناسراوەکان، ئێمە بەڕووی هەموو نەوەکان داکراوەتینەوە. بە خۆشحاڵیەوە لە باشووری کەرکووک گەنجێ پەیدا دەبێت ڕۆمانێ دەنووسێ. نووسینی ڕۆمان کە دەقێکی بەڕاستی ئاڵۆز و زەحمەتە، کارێکی ئاسان نییە، بەڵام گەنجێک کە دێ لەسەر بنەمای کللتورێکی خۆماڵی دێ ڕۆمانێ دەقێ دەنووسێ. پاڵەوانەکان کوردین لە ژینگەی کوردەواریدا هەڵقوڵاون، دێ خەمەکانی ئەو دەبەرە بەسەر دەکاتەوە بە زمانێکی ناسک بە کوردیەکی پارا و دەقێکی بە بڕوای من زۆر بەرز بەڕاستی بەراورد بەوەی کە ئەو گەنجە یەکەم جارێکە دەقێ دەنووسێ. ئەمە بۆ خۆی دەستکەوتێکە بۆ زمانی کوردی، بۆ وێژەی کوردی بەڕاستی، چونکە ئێمە ئەم ناوچانە هەڕەشەی کللتوریان لەسەرە، بەڵام وەختێک کە تۆ دەی دەقێکی وەکو ڕۆمان لە شوێنێکە کە هەڕەشەی کللتوری لەسەرە بە کوردی دەنووسی، ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە و نیشانەی ئەوەیە کە بەڕاستی زمانی کوردی قورساییەکی لەباری کللتورە قورساییەکی زۆری هەیە.